طبعا بەداخەوە لەم کاتەدا کە ئەبینین کارەساتێکی تر ڕوئەیە، کارەساتێکی سروشتیە بەڕاستی هۆ سیاسیش لە هەمان کاتدا کە سەیرەکەین تورکیا دەستی کردووە بە تاڵانکردنی سەرۆتێکی نیشتیمانی و سامانێکی سروشتی کوردستانەکەمان کە ئەویش بڕینەوەی دارەکانە، یعنی ئەوە تێکدانی سروشتی کوردستانە لە ناوبردننی سامانێکی سروشتیە و هەروەها تێکدانی ژینگەی کوردستانە، یعنی کە سەیرەکەن ئەو هەموو دارە یعنی بێویژدانانە کەوتۆتە گیانی ئەو دارانە هەمووی لەت و پەت کردووە، هەمووی بڕیوەتەوە، یعنی هەمووی لە ناو بردووە، بەڕاستی هەمووی لە ناو بردووە و تاڵانیشی ئەکا ئەیبات بۆ ئەو دیوی خۆی ینی بۆ سوودی لێبینێ. ئیتر ئەمە مەبەستێکە کە بڵێ من سیادەم هەیە بەسەر کوردستانە بای خۆی بڵین بە وڵاتی خۆی ئەزانێ داگیری ئەکە ها من ئەتوانم و کەسیش بۆی نییە قسە بکە، بەڕاستی کە ئەبینە سێرەکە کوردستان بێخاوەنە، یعنی کەس هەڵ نایە. ئەو تێمە حکوومەتەکەمان هیچ جوابێکی نییە تا ئێستا بۆ ئەو هەڵوێستەی تورکیا. یعنی بەڕاستی ئەمە کارەساتە، ئێمە زۆر دەمێکە هاوار ئەەکەین کە ئەو کاتە خەممان بوو کە ئەسووتا، یعنی ئێمە ئەزانینەوە تورکیا بەردەوامە پێش ئەم کاری بڕینەوەی دارەکان و تاڵانکردنی بەردومانی سنوورەکانیە کرد چەند پاساوێک، ینی چەند بڵین بیانوێکی بێپاسا و بەهۆی بوونی ئەلەساس گەڕیلا و پەکەکە و ئەمانەوە ئەو شاخانەی هەموو بردومان کرد، هەمووی سووتان دەکانی کاول کردین. ئێستا ئەنجانۆرەی ئەمەیە کە دارەکان ببڕێتەوە بڵین تاڵانیکە، بەڵام سیرەکەین لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکی نییە، هیچ ناڕازایەتێک دەرنابڕێ، یعنی سیرەکەین ئەم داگیرکاریە بەردەوامە. ئێمە هەر لە زووەوە ئێستا لە بینی کە لە نهایەتی هەفتاکان و بیدایەتی هێشتاکانەوە ڕژێمی بەعسی گۆڕ ئەو کاتە سەیری کرد، یەکەم شکە دەستی پێکرد بڵین دابەزینی لادێنشینەکان بوو بۆ ناو ئەو ڕاگواستنیان بوو بۆ ناو شارەکان و بڵین تەعویزی ئەیانێ بۆی ئەو لادیانە نەمێنێ بۆ ئەوەی ژێرخانی ئابووری کوردستان بڕوخێنێ، بەڕاستی کوشتتوکاڵی لە ناو برد. یعنی سیرەکەن ئەوانە یەکەم شت بۆ دەستی پێکرد، دوای ئەوە اینجا دەستی پێکرد بە ئەنفالکردن و بۆ توانەوەی بڵین شۆڕش و لە ناوبردنی شۆڕشی کورد لەو کاتەدا. سیرەکەین دەبوو بە ئەنفالکردن و کیمیابارانی هەڵەبجە و تێکدانی ئەو هەموو 4,000 زیاتر لە گوندەکانی کوردستان. یعنی ئەمە بۆچی بوو؟ ئەمە بوو ئەوە بوو یەک شۆڕشی لە ناوبرد، دوو کە توانی بڵێن ژێرخانی ئابووری کوردستان بڕوخێنێ، یعنی دایتە پێێنێ، بەڕاستی کوشتتوکاڵی لە ناوبردەکانمان نەما، یعنی ئەمانە هەمووی زەرێک بوو کە کوردستان کردی. بەڵام سیرەکەی لە دوای ئەو حملەی ئەنفالانەی کە کردی سیرەکەی هەر بەردەوامن، یعنی ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو دوا ئەڕۆین. سیرەکەی بڵین دارستانەکانمان ڕۆژ لە ڕۆژ بەرەو سووتان و نەمان ئەچێ، کوشتتوکاڵمان بەرەو لە ناوچوون ئەچێ. سیرەکەیەوە تا فەلاحەکانمان جوتیارەکان گەنمەکەن، حکوومەت وەری ناگرێ، حکوومەت ئەیەن بە حکوومەتی بەغا، حکوومەتی پارەکەیان نایەتێ، یعنی خەریکە ناومێ دەبێ بەڕاستی جوتیار. ئەوەی تر سیرەکەی تەماتە و خەیار و نازانم چی بەرهەمێنێ، سیرەکەی پارە ناکابووی، یعنی هەمووی زەرەرە، یعنی بەمای خۆی هەڵناسیتەوە لەبەرەوە هەیە هەر لە داخە لە ناوێ باکەوەش غەڵەتێکی ترە بەڕاستی کە جوتیارەکانمان ئەیکەن. یعنی سیرەکەنی ڕۆژ بە ڕۆژ کوشتتوکاڵمان بەرەو خراپتی ئەڕوا، یعنی سروشتەکەمان خەریکە لێ تێکەچێ، یعنی کەسیش هەڵوێستێکی نییە. یعنی بەڕاستی ئەمە ژینگە پارێزی، یعنی هەر کاری من و تۆ و ژینگە پارێزان و ژینگە دۆستان و ئەمانە نییە، ژینگە سنووری نییە، ژینگەی هەمومانە، یعنی ئەبێ لە هەموو تاکی کۆمەلگا لە گەورەوە تا بچووک لە هەوڵابین بۆ پاراستنی ژینگە، بۆ پاکوخاوێن ڕاگررتنی، بۆ پاراستنی سروشتی کوردستان، بۆ ئاوەدانکردنەوەی لادیەکان. بەعکسەوە حکوومەت دەبووای لادیەکانی ئاوەدان کردێتەوە، حسابی لادیەکان وابە کە خەڵکەکەی بگەڕایەتەوە بۆ ئەو لادیانە، بۆ یعنی ژیانی گوندنشینانی وا خۆش بکردە کە بیان توانایە خەڵک حەزی لێ بکردایە. بەڵام سیرەکەی ڕۆژ بە ڕۆژ خراپە، ئەوە تا سامانی ئاویمان بەرەو کەمی ئەڕوا مالیات وانە ئومێدوین لە حکوومەتەکەمان و لە دەسەڵاتی هەرێمی کوردستان کە هیچ شتێک بە دوور نازانین. لەوانەیە چۆن ئەو تۆ بچی بیت سامانی نەوتیهی چەندنەوەی دوای خۆمانە ئەو بچێ بیفرۆشیە و یعنی ڕێکوتن لەگەڵ حکوومەتی تورکیا بکە کە ئەم تاڵان فرۆشی ئەم نەوتۆ بکە و ئەم سامانەی کە هی بەس ئەم منەوەیە نییە، هیچ چەندهان وەچەی دوا هاتووە. یعنی سیرەکەی ئەو بکە لەوانەیە ئەوێکی لەوانەش بێ، یعنی سیرەکەی شکەکەی بەڕاستی کە ڕێکوتن هەبێ لە بینیانە. ئەم هەموو گوندە کاول کرا سەر سنوورەکانمان، ئێستا ئەوە تا هەمووی سووتا خەڵک هەمووی بەجێ هێشت، ئێستا لەگەڵ ئەوەشە ئەبڕێتەوە ئەی تۆ نابێ مووقفێکە بێ ئەگەر تۆ خۆت ساحێب ماڵبی، یعنی بەڕاستیم لەواچی خۆیان
خۆیان بە ساحێب ماڵ نازانن هەرکو میوانێک حساب بۆ خۆیانەکەن کە لەوانەیە لە وەختێکا بڕۆن بێگومان خۆ دیارە ینی چۆن ئەفرینی تاڵان کرد ئەو دەرزەیتونانەی هەموو بڕیەوە دارەکانی هەر بدانەکانی بە ساغی و کوزانیمان کە بردی ینی بردی بۆ وڵاتی خۆی ئەمی شەر عینە شتە تۆ ئێستا هەموو دارا بڕێتەوە ینی ها من داگیرێکم بەینی خۆی زانێ و کەسیش بۆی نێ قسە بکە دوێنێ بڵێن هەتا کوونە ساڵانی پێشوو بوو بە با بڵین دوێنێ بەوردمانێ کردو ئەی سووتان و هاتبوو چەند کیلۆمەترێک هاتۆتە ناوەوە ئێستا داڵەکان ئەبڕێتەوە تاڵانێکە سبێنێتە پێشترەوە زیاتر و ینی بەرەبەرە ینی خطوە بە خەتوە ئەم داگیرکاریەکەی زیاترەکە بەبێ حکوومەتی بەخش بەڕاستی دەوری هەبێ ینی کە حکوومەتی کوردستان هیچی پێ ناکرێت حکوومەتی بەغاش ئەبێ بێتە سەرخەت یعنی ئەم داگیرکاریە کە ئەوە تا لەولاوە ئێرانە عینە شتی کردووە چاو لە تورکیاکە تورکیا لەولاوە دارەکان ئەبڕێتەوە ساوتاڵێن دڵنێکیاڵێن لە سنووری پێنجێنیش ئێرانیش دەستی کردو بە دار بڕینەوە دارەکانی سەر سنوور ئەبڕێتەوە ئەوش عینە شتە لەولاوە ئەو ئاوەگرێتەوە ئەو بڵێن پرۆژێ گاپی دروست کرد کە ئاوەکانی سەر عێراق کە مەکاتەوە ئەو ئێران لەولاوە عینە شت ئاوی ئەڵوەنیوش کردووە سیروانە عینە شتە یعنی ئەمانە هەموو بەڕاستی کارەساتن یعنی ئەیانەوێ ئاومان لێ ببڕن و خەریکە هەواکەشمان لێ ئەبڕن یعنی ئەمانە هەمووی داگیرکاریە یعنی تەکمیلەیە کە بەڕاستی ئێمە لەو پێش بڵێن کە ڕژێمی بەعس داگیرکاری ئەکرد و ئەویست کوردستان پشێوێنێ و کوردستان داگیرکە ئێستا ئەوەی کێ بۆی تەواوەکە ئەو تا تورکایە و لەولاوە ئێران هەر هەمویان بەیەکەوە چۆن بڵێ گەلە کۆمەیەکەیەکە لە کوردستانی ئەکەن هەرێکەی لە لای خۆیەوە کوردستان بە ماڵی خۆی زەنە و داگیرێکات و کوردستانێکی بێخاوەن و بێکەس یعنی ئێمە داواکارین ناوی هەموو ژنگە پارێزانەوە حکومەت ئەبێ هەڵوێستێکی هەبێ بەڕاستی حکومەتە ئەمە وەزیری کوشت و کاڵە ئەمە وەزیری سیاحەیە ئەمە بڵێن گەشت و گوزارە ئەمە وەزیری سەرچاوی ئاوی و ئەمانەیە هەر هەمویانە بەڕاستی پەرلەمانە پەرلەمانتارەکان چۆن عنی قبوڵیەکەن بەڕاستی یعنی ئەوان پەرلەمانتارن یعنی دەورێکیان هەیە چۆن قبوڵەکەن ئەو وڵاتەکەمان ئاوا تاڵان کرێ ئەو سروشتەی ئاوا پشێوێنرێ ئەوان ببێ مووقف بن یعنی ڕاستە چەند هەوڵێکەیە بەس هیوادارین ئەو هەوڵە نەبگە بە ئاماچ یعنی لا هەوڵا بن بە جددی بەڕاستی بێنە سەرخەت ینی سەر حکومەت سەرۆکی هەرێم یعنی ڕاستە ئێمە بینی لە بەعزی شوێنێکە ئەڵێن دار کوردستان سەوز دەکەینەوە دارە ڕوێنی خۆی کوردستان سەوزکردنەوە یا سەوزکردن و زیادکردنی ڕۆبەری سەوزەی هەر بەوە نێتۆ دارێک بڕوێنیت و لەبەر کامیرە ڕسمە بگیرە و بڵاوکرێتەوە ژنگە پارێزی و سەوزکردنی کوردستان بەوا بێتەوە بەردەوام ئەو سەوزایی کە هەتە بیپارێزی شەرت و هەر نییە دار بڕوێنی تۆ بێ ئەوەی کە هەتە بیپارێزی و خزمەتی بکەیت من دارێک ئەگەر ئاوی نێم بڕوانەکەی زۆر ئاسانە ئەی خزمەتکردنەکەی ئاودانەکەی وەڵام ئێمە دارستانە سروشتەکانمان وەڕاستی لەژێر هەڕەشاوتە دارستانە سروشتەکان کەنە خزمەتیان نەوێنە هیچیان ئەوێ ئەوەتە کاولێکە تورکیا کە خۆتە ئەچی سیرەکە یەک پارچە هەمووی سەوزاییە ینی نەپەکی لە داری کوردستان کەوتونە لەوهی باشوور و نە لە هی ڕۆژ ئاوا یعنی یەک پارچە ئەوێ سەوزاییە بەڵام چاوی بۆ سەوزایی کوردستانە سیرەکە هەڵنایە ئەمە ئەگەرمە بەسی داگیرکاری نەبی هیچ بەستێکی تری لە دواوە نییە